بەتەنیا لەگەڵ هیچ یەک لەو ئارەسانانی منە ئەوەی کە ئەو خۆشخەیاڵیە هەبێ کە ئەم کەمپەینەیە ئەم زوڵەیە دەست بۆ بردنەی سەرۆکوەزیرانی عێراق دەبێتە باعیسی کۆتایی هێنان بە گەندەڵی و نەو تەسەورەش لە هەر حاڵ کە ئەمە فایدەی نییە یان جێگە و ڕێگە و مەکانێ پەیاناکە یان نابێتە باعیسی هیچ شتێک. ڕەنگە بابەتی گەندەڵی لە کوردستانە بەتایبەت مێژوویەکی توانم نسبەت بە دەسەڵاتدارەتی بڵێم ئەگەر لە 35 ساڵی ڕابردووە ئێمە ساڵ بە دوای ساڵ ئەم شتەمان بینیوەتەوە لە بواری قوڵبوونەوە و فراوانبوونەوە و هەمەگیربوونەوەی بە ئەندازەیە کە تەنانەت حسابی سیاسی خۆی سەرکردەکانیان مەکتەبی سیاسیەکانیان کارکتەرە سەرچەکانیان لە بەرنامە و لە چاوپێکەوتن و لە کاروبارەکانی خۆیانە ئاماژیان پێکرد بێ بەڵام دوای ڕوخانی حکوومەتی بەعەس و ئەو دەرفەتەی لە عێراقاتە پێشەوە ئەمەی گەیاندا ئاست و شوێنێکی ترەوە لە ڕاستیە چ لە ئاسی خوار و ناوەڕاستی عێراق و چ لە ئاسی کوردستانە دەرفەتێکی جیاوازی هێنایە پێشەوە بۆیە ئەمەوێ بڵێم لە ڕاستیە ئەم بابەتە شتێکی تازە نیە بۆ هیچ تاشێکی کۆمەڵگەی عێراق و خودی ئەم کەمپەینەی کە دەستی پێکراوە ئەگەر من لە باشترین حاڵەتەکەی شیا بڵێم تەواوی ئەو سەرۆت و سامانەی کە دزراوە لەم کۆمەڵگایە کە بە ملیاردها بەهەرحاڵ ناو دەبرێ و ئاماژە پێکرێ هێشتا مانای کۆتایی هاتن بە گەندەڵی نییە دەبرێ گەندەڵی پێشەوەی کە سەرمایە و پارە بێ سیستەمێکی سیاسی اقتصادی اجتماعیە ئیداریە و ئەوەی کە ئێستا دەستیان داوەتێ تەنیا ئەو لایەنەیەتی کە ئەو پارە دزراوانە بە شێواز و ڕێوایەت و ڕەوشی جیاواز بگەڕێنرێتەوە بۆ دەسەڵات و بۆ حکومەت بەڵام لێرە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە وەکو کۆنگرە لە ڕاستیە خوتی دەرفەتێکە کە هاتوۆتە پێشەوە ئەگەر با بڵێم بە شێوەیەکی گشتی لە کوردستانە ساڵەهای ساڵ لە ئاسی کۆمەلگاوە لە ئاسی هەموو ژوونگەکانی ئەم کۆمەلگەی کە ئێمە تیاژین لە زۆک و فلیم و کۆمیدیا و دراما و ئەدەبیات و شعر و هونەر و بگرە تا سەرشەقام و تا قسەی کۆڵان و تا قسەی وەک دەڵێن سەرتەنور مەسەلەی گەندەڵی مەسەلەی هەموو ڕۆژەی خەڵق بۆ کە قسەی لەسەرکراوە بەڵام ئەم شێوەیە یان ئەم دەستبردنەی سەرۆکوەزیران لە ئاستی با بڵێن مێژووی دەسەڵاتدارەتی تازەی حکومەتی عێراق توانم بڵێم شێوازێکی بڕێ جیاوازتر و بڕێ فراوانتر بووە لەو تاحود و بەڵانانی کە پێشتر کراوە ئێمە دەزانین کە ئەمە هاوتای و هاوکاتە لەگەڵ ئەوەی کە ئەم کەساتی و کارکتەرە زێت خۆی هاتوۆتە سەر ئەو مەکانە و بارها بووە بە سەرۆکوەزیرانی عێراق بەڵام لە ڕاستیە ئەوەی کە زۆر گرنگە لێرە دەرفەتی هاتوۆتە پێشەوە لە باڵاترین ئاستی دەسەڵاتدارەتی حکومەتی عێراق قسە لەسەر ئەماکاوە ئیجراعاتێکی داناوە و لە پاڵ ئیجراعاتەکەشا کۆمەڵێ کاری کردووە بۆ ئەو مەبەستەیە و کۆمەڵێ دەیان کەسی گرتووە لە ئەم ماوەی هەفتە و 10 ڕۆژ و 2 هەفتە لە واقعە و ئەم کارەیە بەردەوامە بەردەوامبوونی ئەم کارە ئێمە یەشێ لە ملاحەزاتی جدیمان ئەوەیە کە هێشتا تانوپۆی ئەم کەمپەینە لە خوارەوەیە هێشتا خەریکی گرتنی فلانە سیاست مەداری مەحەلی فلانە پەرلەمانتە فلانە کارکتەری با بڵێن نادیاری لاوەشی ئەم بابەتەیە لە هەر حاڵە کەمە ئەزانم خۆی بۆ خۆی منفی نییە خراب نییە بەڵام ئەگەر لەم ئاستا بمێنێتەوە کە نیگەرانیە کە یەکە تەسەوراتێکەیە کە ئێمە خۆشمان پێمان وایە بارحال لەم ئاستا ئەوەی کە دەستیشیان بۆ بردووە ناگا بە هیچ ئەمە نیگەرانی گەورەتر دروستەکە و بابەتی گەندەڵی پاشە شەپێکە نەگەی هێنێتە پێشەوە بۆیە یەکەم شت و یەکەم پرسیارەوەی دزە گەورەکان مەسیریان چییە ئەحزابی سیاسی مەسیریان چییە کارکتەری سەرکی ئەحزابی سیاسی مەسیریان چییە وەزیرەکان و سەرۆکایەتیەکان و سەرۆکەکان مەسیریان چییە لەم پرۆسە هیچ یەک لەمانە لەم پرۆسە هەتا ئێستا بارحال دەستی بۆ نەبراوە ئێمەش چی لێرە و لەوێ دەبینین و دەبیستین حتا لە زمانی ئەریزەیدی خۆی و بگرێتە میدیا دەستگاکانی ڕاگەیاندن کە زۆرە لە تەفاوزی شێ لە بینی ئەو کەسانی کەیانەوێ بە خشپەی پارەکە بگەڕێنەوە وەکو ئەمڕۆ بارحال باس لە گەڕانەوەی پارەیەکی 800 ملیۆن دیناری دەکەن و ئەمە ڕەنگە بە بەردەوام بێ پێشووتریش یەک دوو سەقفەی بۆ شێوە هەبووە تا ئەوەی شاردنەوەی نازنامە و کارکتەری ئەو کەسانە کە شوێن کەمە هەردووشیان زۆرە لە پێشەلکاریە و هەردووشیان جۆرە لەو شارنەوانەیە کە خەڵکی عێراق تێدا زەرەرەکە خەڵکی کوردستان تێدا زەرەرەکە هەر لایەنێک هەر سەرکردەیە چێگە و کاری کردبێ حەقی خۆیەتی دادگا و لە دادگا بە شێوەیەکی شەفاف و ڕۆشن و عەلەنی دادگایی بگرێت
جیوێکی ئەم بابەتە بەڕاستی پێتان وایە توانای ئەوەی هەبێ حکوومەت ئەوانەی کە پیانسرە پلەیەکەکان سکرتێری حیزبەکان ئەوانەی کە دەسەڵاتی واقعیان هەیە لێ پێچنویان لەگەڵدا بکات لەسەر کەیسی گەندەڵی؟ بەڕاستی بنەرجیان خۆی بەشێ لە قەزەکە ئەوەیە کە ئێستا خەریکی تەفاوزە لەگەڵ سکرتێری حیزبەکان و لەگەڵ کارکتەرەکان و لەگەڵ مالیشیەکان و عیبادەتیەکان و کازمیەکان و سەرۆکی حزابی کوردی و بێشێکی و پارتی و لەگەڵمانە خەریکی نوعی لە ڕێکەوتنە. یعنی خۆی ئەو پرسیارە یا ئەو هێنانەژێ پرسیارە زۆر لە شوێنی خۆیەتی و من خۆشم هیچ خۆشخەیاڵ نیم بۆی بەڕاستی لە ئێستا ئەم پرۆسەیە بگا بە بەرۆکی مالیشیە ما خەونێکە لە هەرحاڵ ڕەنگە ڕاستیا ئەوەندە دوور بێکە بیلەوە نەکرێتەوە ئێمەمانە بیلەوە ناکەینەوە ئەکە ئەچێ بەرۆک بۆ وەگرێ بەڵام ئێمە بیلەوەکەینە دەرفەتێکی فراوانی کۆمەڵایەتی داوە بەدەست ئێمەوە بەدەست خەڵکی عێراق و کوردستانەوە بەدەست سوارچێوەیەکەوە کە لە ئاستی کۆمەلگا بتوانین بە ڕۆشنترین و شەفافترین شێوە قسەی خۆمان نەهجی خۆمان بەرنامەی خۆمان حتا تێگەشتنی خۆمان ئەم پرسیاری کە تۆ ئەیکەی بەشێ لە وڵامەکەی من ئەوەیە کە ئەو تەسەوراتە جێ بکەوێ گەندەڵی تەنیا گەڕانەوەبردنی پارە نییە سیستەمێکی سیاسیە لە هەر حاڵە خەڵکی کوردستان و عێراق مافی خۆیانە تێبگەن ئەم سیستەمە چییە و ئەم جەدەل و مناقەشاتە ئەگەر بەو ئاڕاستە ئەبڕوە هەم کاریگەری لەسەر بیر و ڕای گشتیە بێ هەم لەسەر وریاکردنەوەی خەڵکە بێ هەم لەسەر پلان و بەرنامە و استراتیژیەتێکە بێ کە چ جۆرە دەسەڵاتێک و چ جۆرە حاکمیەتە لە کوردستان و عێراق ئەتوانێت شەرعیەتی هەبێ و ئەتوانێت دەستی دەسەڵات و حکومەت لە کۆتا بهێنێ لە دزینی سەرۆک و سامانی ئەم کۆمەلگایە ئەوەی کە ئێستا لە ئێمە بۆمان زۆر مهمە ئەو تەرەفەیەتی کە دەرفەتێکیاوە ئەتوانین لە بیر و ڕای گشتی لە کۆمەلگا لە کۆڵانە لە شەقامە لە خۆپیشاندان و ماگرتنە لە میدیاکانە لە پەیوەندی ئیجتیماعیەکانە تا ئەگاتە ئاستی هەرە بەرزی ئەم کۆمەلگا و وڵاتەیە بەرحەڵ دەرفەتێکی بۆ هێناوینەتە پێشەوە ئەتوانی قسە بکەیت ئەم دەرفەتەش هەر لە ڕاستیە نەخۆی ئەوەنە ئاسانە بتوانانی ممارەسەی بکەیت وەنە ئەوە پێشوو ئەم وێنەیەمان نەدیوە ئێمە لە سەرەتایی دەڕۆژەوە پێشا ڕوبەڕووی ئەم مەسەلە بووینەتەوە کە بەرحەڵ ڕۆژێک کە ویسمانەوە کارە بکەین ڕوبەڕووی دەستگیرکردن و ئەوە بووینەوە بۆیە ئەم دەرفەتە هەتا ئیشی زیاتر لەسەرکەی کۆمەڵایەتی بێتەوە حرەکەتەکە فراوان بێتەوە شار و شارچەکانی کوردستان و عێراق کرێتەوە هەندەران بگرێتەوە بیر و ڕای گشتی بکرێتەوە کوچە و پۆڵان و شەقام و ماڵی خەڵکی و سەرسفرەی باڵام بگرێتەوە یعنی کۆمەلگا تەرەفێ بێ لەگەڵ مەسەلەیەکی زۆر جدی و لەگەڵ نەهامەت و کارەسێکی زۆر جدیە ئەو کاتە چین و توێژەکانی خوارەوە ئەو کاتە مەدەنیەت و شارستانەت و ئینسانەت و کۆمەلگا دەتوانێت قسەی خۆی بکە لە ئەم بارەوە و ئەو کاتە حەقیانەتی کارنامە و نازنامەی ئەو حیزب و بزوتنەوە و ڕێکخرا و لایەن و کەسایەتیانە شەفافتر و ئومێدبەخشتر و ڕۆشنترە بن لەوەی کە ساڵەهایە باز لە گەندەڵیە بن بە پێچەوانەکەیشەوە کارنامەی ئەو حیزب و دەسەڵات و لایەن و سەرکردانەی کە لە شەوا ئەجزن و لە ڕۆژە باز لە گەندەڵیەکەن ڕۆشنترە بێتەوە کە خۆیان بەشێکن لە قەزیەکە خۆیان بەشێکن لە کارە ساتەکە بۆیە لە ڕاستیە ئەم بابەتە گرنگیەکی یەکجار تایبەتی هەیە کە ئیشی لەسەر بکەیت ئیشکردن و نەقدگرتن و ئەوەی کە خۆش خەیاڵی بێ دەزانم هەندێک دۆست و برادەر هەیە ڕەنگە لە ڕوانگەی بە خەمبوون و بە تەنگەوەبوونی خۆیان بۆ بارودۆخەکە بەڵام ڕاستەکەی بەشێکی ئەم تەسەوراتە تەسەوراتێکە کە تۆ ئەتەوێت لە ماڵی خۆتا دانیشیت و دنیا ساکەی تۆ ئەتەوێت مەرجێک دابنێ بۆ ئەوەی ئەگەر دەستبەری بۆ بێکاری یا دەستبەری بۆ گەندەڵی ئەبێ لە ڕیشەوە هەر ئەو سەعاتی کە دەیڵێ قسەکەی خۆتی کرد بێ و ڕوانگەکەی خۆت ڕۆشن بێ و خەڵکی لێ کۆکرد بێتەوە و خۆپیشاندانی هەزاران کەسیت پێهێنابێ و ڕاگەیاندنی گەورە و عملاقی لە بەردەمی هێنابێ ئەمە تەسەوراتێکی بارحاڵ زیاتر ڕۆشنگەرانە ڕۆشنبیرانەیە کە زیاتر خۆی بەرپرس نەکردووە وەزیفەدار نەکردووە لەوەی کە لەم بارودۆخە چۆن نەتوانێت بەردێ بخاتە سەربەر بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەو مەجالە هەبێت کە دەرفەتی بۆ کراوەتەوە بۆی پێم وایە ئەم بابەتە لە ڕاستیە بۆ ئێمە وەکو کۆنگرە بۆ خەڵکانێکی یەکجار زۆر لە کۆمەلگەی کوردستان و عێراق فازی و تەسەوراتی ئێمە لە ئەوەڵ ڕۆژ و لە ئەوەڵ بەیانیەوە لەو لەحزەوە کەوتومانە گەندەڵی محکەمەکردن و سزادانی گوێبادانی کارکتەرە سیاسیەکان و بارحاڵ پەرلەمانتارەکان نییە بەڵکۆیەکە بێت دەست بۆ ڕیشەی ئەم نەعەدالەتیە بەرەی کە ئەم نەعەدالەتی ئەوانی دروست کردووە و ئەگەر تۆ لە پرۆسەیەکا بتوانانی ڕیشەی ئیش بۆ ئەم حرەکەتە فراوان کەیتەوە لە شار و شارۆچەکانی کوردستانە بتوانی کاریگەری ئەم شتێ بخەیتە سەر ئەو چوارچێوەی باڵانسەی کە خودی
حکومت و دەسەڵاتیش لە هەر حاڵ بهێنێتە ژێر ئەو پرسیارەوە کە بێت جدیدی کاری لەسەرکە مانایەتە لەسەر مەسلەیەکی یەکجار گەورەی کۆمەلگەی کوردستان و عێراق سەما کرد بیریشمان نەچێ هەموو ئەو خەبات و تێکۆشانەی لە 20 ساڵ و 15 ساڵ ڕابردوو 30 ساڵی ڕابردووە لە کۆمەلگەی کوردستانە بە تایبەتی و لە عێراقا بە شێوەیەکی گشتی هەبووە بە شێوەیەکی گشتی هەر هەمووی پەیوەندی هەبووە بە مەسلەی گەندەڵیەوە مەسلەی خوێندنە مەسلەی تەندروستیە مەسلەی خدماتە مەسلەی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکانە هەرچی شتێک بیری لەکەیتەوە لە تەربیەتی مناڵێکە و قوتابخانەیەکەوە لە تەدریسەوە لە شێوازی ئیدارەکردنی مجتەمەعەوە تا هەر شتێکە تۆ بانگی بیری لێ دەکەیتەوە پەیوەستە بە مەسلەی بەحث و تەرمینۆلۆژی گەندەڵیەوە بۆیە هەنگاوێ چوونە پێشەوە دەرفەتەکاتەوە بۆ وێنەیەکی یەکجار گەورەتر و کۆمەڵایەتی تر کە زێی ئومێدە بۆەوەی کە خوارەوەی کۆمەلگا چین و توێژەکانی خوارەوە کەسی رادیکال و مەدەنی و شارستانی و هەڵسوڕا و مۆری خۆی لە یامە دەرفەتێکی گرنگی بۆ ئێمەێناوەتە پێشەوە بۆ معنایە بەرحاڵ لەلای ئێمە جێگەی باخێکی تایبەتە لەسەر ئەم مەیدانی کارکردنەتان ڕاوەستم و کە ئەمە بەشێکی ترە لە کارکردنی ئێوە کەمپین لە دژی ئەم یان لە بەرامبەر ئەم مەسەلەی گەندەڵیە ئێوە لە زۆر بواری تریشدا کارتان کردووە لە بابەتی ناڕەزایەتیەکان و بابەتی سیاسیەوە تاوەکو ئەمنیەتی شار و هەتاوەکو دوایی ئەوە پرسم تایبەتمەندی ئەم کار و چالاکانە چییە لەکوێوە ئەم نمونانەی وەرگرتووە ئەم مەیدانە جیاوازانە دەخاتە دەستورکاری خۆیەوە بەڵێ بنارجان لە ڕاستیا پرسیارەکە ئەم زۆر لە جێی خۆیەتی چونکە لە ڕاستیا توانم بڵێم هەندێک جارمە خۆشمان ڕوبەڕووی پرسیارە بینەوە قسەیەک هەیە لە ناو کۆمەلگەی کوردیا تەرمینۆلۆژیەکە دەڵێ کەوسچینێ و هەموو ماساوێشتێکی ئاوا بۆ شێوەیە لە هەر حاڵە ئێستا هەندێک برادر و دۆستەیە لەو نوع تعلیقاتانیان هەیە لەسەر ئێمە من کە پێم وایە لە ڕیشە بابەتەکە ئەوەیە کە جیاوازی کۆنگرە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانی کەی پێشواوە لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئێستا هەن ڕیشەکەی بۆ ئەوەی ئەگەڕێتەوە ئێمە ڕێکخراوێکین بۆ یەک حرەکەت و یەک بزوتنەوە و یەک مەسەلە و یەک ڕوودا و مامەسایان و موچەخۆران و خزمەتگوزاری فڵانشت و ئەمنیەتی کۆمەلگا و نابەرابریە لە فڵان گۆشە و کەناری کۆمەلگاوە هەیە بۆ ئەو بە تەنیا دروست نەبوو ئێمە کۆی سیستەمی ئیداری ئیجتیماعی اقتصادیم کۆمەلگایەمان بۆ مهمە کۆی ژیانی خەڵکمان بۆ مهمە بۆیە دەکرێت کە ڕۆژێ مەسەلەی هاتنی سوپای تورکیا بێ ڕۆژێ ئێران بێ ڕۆژێ شەڕ و جەنگ بێ ڕۆژێ بێکاری بێ ڕۆژێ مامەسایان بێ ڕۆژێ خۆ لێدانی فلان حیزبی سیاسی بێ فلان گرتنی فلان سەرکردە و فلان هەڵسوڕاوی سیاسی بێ تاوەیە گاتە مەسەلەی تەربیە و پەروەردە و تەندروستی و هەموو مەجالەکانی کە ڕێکخراوێکی جەماوەری سیاسی بەو معنایی کە بەرحاڵ خۆی ئامادەکردووە تەحەدای ئەو چێبەرچێیە لە کۆمەلگا ئەکا کە ئەوێ وەڵام بە هەموو گۆشە و کەنارەکانی باتەوە بۆیە بوو ئێمە ئەمە شتێکی نازنامەییە ئێمە ئەمانەوێ تەحەدای وەسعێکی سیاسی بکەین یعنی ئێمە لەگەڵ دەسەڵات و حکوومەتێکا بە کۆی گشتی ڕوبەڕووەوە لە هەر کوچە و کۆڵانێکە نەعەدالەتی و نابەرابەریەک ببینینەوە ئێمە خۆمان بەبەرپرس دەزانێ و کارنامەی 2 ساڵ ساڵنی ئێمە بەڕاستی لەما پڕە لە شانازی افتخار کە لەسەر هیچ شتێک ڕانەوەستاوین جا بۆیە ڕەنگە ئەو تەسەورە ئەوە بێ کە هەندێک ڕێکە خراو هەیە نەقابێکی کرێکاری خەریکی مەسەلەی کرێکارە مەسەلەن سندیکایەکە بە هەموو شێوێ مەسەن ڕێکخراوێکی ژنانە زیاتر مەسەلەی ژنان خەریکە یاخۆ ڕێکخراوێکی قوتابیانە بە هەمان شێوە ژینگەیە دۆستێکە بە هەمان شێوە کە هەموو ئەمانە گرنگە هەموو ئەمانە باخیان هەمێ هەموو ئەمانە بەرحاڵ یەکەگەلێکن کە پێکەوە پێشانەوەی دەبێتە باعیسی بەهێزکردی دەنگی ناڕەزایەتی کۆمەڵگەی کوردستان بەڵام ئێمە لەگەڵ دەستکەوتن و دەرکەوتن و دەستپێکردنی ئیشمانە نازنامەیەک بۆ خۆمان قایل بووین لە شوێن نەعەدالەتی و نابەرابەری هەبێستەم هەیە چەسانەوە هەیە ئێمە لەویان بۆی ئەم نازنامەیە دەرفەتی کردوێتەوە دەواازەی کردوێتەوە بۆ ئێمە کە بتوانین جەنگی خۆمان لە هەموو مەیدانەکانە فراوان و فراوانتر بکەینەوە